گوندی زورکانی سەر بە ناحیەی سەنگەسەرە لە قوتابخانەی ئامادەیی گوندەکەدا لە کۆی 34 قوتابی پۆلی 12 3 قوتابی لە بەشی پزیشکی و 2 قوتابیش لە بەشی یاسا وەرگیراون. ژمارەیەکیشیان نمرەی بەرزیان بەدەست هێناوە. بەها یەکێکە لە قوتابیە سەرکەوتووەکان سەردانی قوتابخانەکەی کردووە و لە هەمان ئەو شوێنەی ساڵی پار بەهۆی بەرزی نمرەکەی توانی لە بەشی پزیشکی وەربگیرێت. قسەمان بۆ دەکات و دەڵێت هەرگیز مامۆستای تایبەتی نەبووە، تەنیا بە هەوڵی خۆی و هاوکاری مامۆستاکانی ئەو نمرەیەی بەدەست هێناوە. ئەم ساڵ لە خوێندنگای ئامادەیی زورکان قۆناغی دوازدەم تێپەڕاند ئەلحەمدولیلا و توانیم کۆ نمرەی 97 بەدەست بهێنم. بێگومان ئەم نمرەیە کە بەدەستم هێناوە پێویستی بە سوپاس و ستایشکردنە بۆ خودای پەروەردگار ئەلحەمدولیلا و لە فەزلی خودای گەورەی میهرەبانە و اینجا سوپاسێکی تایبەتم هەیە بۆ سەرجەم مامۆستاکان. من هەر لەم پۆلە و هەر لەسەر ئەم تەختەیە کە لی دانیشتومە توانیمە خوێندنەکەم تەواو بکەم و ئەو کۆ نمرەیە بەدەست بهێنم بێوەی کە بڕۆم بۆ دەورەیەکی تایبەتی یا وەختەوە تا مامۆستایەکی تایبەتمێ بە کەوانم پێ بڵێتەوە. بەدەستهێنانی نمرەی بەرز یا یەکەم شت بۆ ئەوە بەدەستدێت کە ئامانجێک لە ژیانتدا هەبێ و هەوڵ و کۆشتێکی باشیشی دەوێت. طبعاً ناکەوێتەوە سەرەوەی کە مامۆستای تایبەت بگری یا وەختەوەتانە لە دەورەیەکدا بەشداری بکەیت. الحەمدوللا من تاو دقەیە کە هێنامنە بۆ ماوەی 12 ساڵ دەچێت کە دەخوێنم تا ئەو دقەیەش نە مامۆستایەکی تایبەتم هەبووە نە بەشداریشم کردووە لە خولێکی تایبەتیدا. قوتابی بووم لە قوتابخانەی ئامادەیی زورکان و لە بەشی وێژەی خوێندومە توانیمە کۆ نمرەی 88.57 بەدەست بێنم و بەو بەشە گەشتم کە خولیەم بۆی هەبووە. بێگومان من نە مامۆستای تایبەتم هەبووە و نە لە قوتابخانەی تایبەت خوێندومە. ئەوەی کە بەدەستم هێناوە بە بۆنەی هەوڵ و کۆشی خۆم و مامۆستاکانم بوون و ماڵەوەشم زۆر هاوکارم بوون بۆی کە سەرکەوتوو بم. بێگومان هەمیشە دەبێت پشت بەخوای خۆت ببەستیم. بەڕێوەبەری خوێندنگاکەش دەڵێت سەرەڕای کەمی بینا و ژمارەیەک گرفتی دیکە توانیویانە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی ئامادەییەکەیان پلەی یەکەم بەدەست بهێنێت. هەموو ساڵێ سوپاس بەخوا خوێنکاری باشمان هەیە و لە شوێنی باش وەردەگیرێن و ئاستی زانستیان باش بووە ساڵان لە ڕزبەندی یەکەم و دووەم و سێم دابوون لەسەر ئاستی پەروەردەی پشتدەر تا ڕادەیەک سلێمانیش. بەڵام ئەو ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو لەسەر ئاستی پارێزگای سلێمانی یەکەم بووین وەکو ناوەندی ژمێری و سێ خوێنکاریشمان لە کۆلێژی پزیشکی وەرگیراون کە 17 خوێنکاری زانستیمان هەیە 17 خوێنکاری وێژەیمان هەیە 2 خوێنکارمان لە بەشی یاسا وەرگیراون و بەدەر لەوەی چەند خوێنکاریشمان لە شوێنی بەرز و باش وەرگیراون. دیارەوەش بە هەوڵ و کۆشتی مامۆستایانە هەرچەند گوندە و شوێنێکی دوورە دەستە ئاستەنگمان زۆرێک لەوانە نەبوونی بیناکەمە لە بە هاوکاری خێرخوازان لە 2014 زەویمان کڕووە بۆ بینا بەڵام بۆمان دروست نەکراوە بەهۆی بەهۆکاری قەیرانی دارایی و خۆیان دەڵێن و نەبوونی کارەبای بەردەوام نەبوونی تاقیگەی باش نەبوونی مامۆستای پسپۆری وەکو پێویست. بەڵام مامۆستاکان بەهۆی ئەوەی کە زۆر دڵسۆز بوون بە ئیشی خۆیان و ئەوانە هیچمان نەبوونە ڕێگر بە هاوکاری هەمویان بێکتیم ئیشمان کردووە توانیمانە ئەو ئاستە باشە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بەدەست بێنین. طبعاً ئەو ساڵ لێرە نەتیجەیەکی باش ئەلحەمدولیلا قوتابەکانمان نەتیجەیەکی باشیان هێناوە بەگشتی قوتابخانەکەی ئێمە ئەلحەمدولیلا چەند ساڵێکیشە قوتابی باشیە و تەلەبەکانیان زیرەکەن ئەموو تەلەبەکانمان ئەلحەمدولیلا باشن ئاسی زانستیان باشە سەرڕای ئەوەی کە ئێمە قوتابخانەی خۆشمان نییە قوتابخانەکەمان سێدەوامیە و سێدەوامی تێدا دەکرێت بەڵام ئەوە وای نەکردووە کاریگەری بخاتە سەر تەلەبەکانمان و وا بکات کە ئاستی زانستیان دابەزێت. سەرەڕای گرنگی نەدان با گوند و شوێنە دوورە دەستەکان لەلایەن حکوومەتەوە ساڵانە بەشێکی بەرچاو لە قوتابیان نمرەی بەرز بەدەست دەهێن و لە زانکۆ و پەیمانگاکان وەردەگیرێن. لە گوندی زورکانی سەر بە ناحیەی سەنگەسەرەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.